ما شاء الله تان اللي بيقولوها تان كركاك كاقرارات بدل بو طبعا زوريش تأكيد زور ايوه دارب طبعا وانا ما شاء الله يعني بي لوانا كبراستي جيجاي فخرن لكردستان تاك تاچیان بالله يصدق لو جورش لدروي بروجرام كشمان تأكيد دەستیان خۆش دیکە هەن بژین بینەرانی عزیز دووبارە گەڕاینەوە لاتان لە بەرنامە جوانەکەی کوردە کۆستیک لە کەناڵە جوانەکەی دیمەن ئەم شەو زۆر تایبەتە لەبەرەوەی هەمومان دەزانین کەوە ئارەرات یەکێکە لە چیا بەرزەکانی کوردستان بەڵام ئەو شەو ئاراراتی ئێمە و ئێوە زۆر جیاوازە دەنگێکە لە چیاکانەوە دەنگێکە لە هەموو وشە جوانەکانەوە هیوادارین کەوە بتوانین ئەم شەو لەگەڵ هونەرمەندی ئازیز کاگە ئارارات بەخێر بێەوە کاگاراتجان سەلامەتی زۆر سوپاس بەڕاستی لە ڕنگ و ڕوخسار و پۆشینی زور و بەرگەکانتەوە ماشەڵڵات لێوی زۆر پۆز و جوانی زۆر زۆر سوپاس لەبەرەوە پرسیارەکەم بە مێشکم داوات پێشەوەی کە بەڵێ گۆرانیەکە تەواوکەی ئایا ڕوخسار ضرورەکەوە گۆرانی بێژ گرنگی بە ڕوخسار و بە جلوبەرگ و دەوری هەیە لە بەناوبانگبوونی گۆرانی بێژەکان زەرورە بەس ئەوڕۆ ینی هەر چاکەت پانتۆڕم لەبەر کردی و هاتیمە پرتیشم دانەینە قەی ناکە بەڵام قەزم لەوەیە زەلوێ نابی قسەی زۆر لەسەر مۆزوعی بکەم کە خۆم هیچ خۆم حاضر نەکردیە ئینەمە کافم کردیە سی شوارەکەم لە پرچم سپراگ ماشەڵڵا نا ماشەڵڵا لە تو عزیزی طبعا زۆر زۆر ئەساسە چیاکە بۆ گۆرانی بێژ زۆر ئەساسە خۆی بەڕای من وابزانم چەند شتێک زۆر گرینگە لە گۆرانی هەموو شتێک گرینگە نەک ئاخر چەند شتێک لە بوارەکەی خۆی طبعا ینی لە ڕاستە لە بۆ هەموو مرۆڤەکان زۆر شتێکە زۆر گرینگە بیزانانی یاخود دەری ببڕێتین یاخود لە هەموو شتەکانەوە خۆی وابشان نەدەکە زۆر زانیاری هەیە بەڵام لە هونەرمەند لە گۆرانی بێژ ضرورەکەوە ڕوخسار یەکەکە لەویستانە لە ڕوخسار جوانتر ئەوەیە کە بە بەردەوام لە گۆرانی گوتن و لە موزیک ژەنین خەندەیەکی جوانت هەبی لەوە ڕاست مۆسیقا دەڵێ یاخود مۆسیقا دەژەنی یاخود گۆرانی دەڵێ ئەگەر بینە سەر پرسیارێکی دیکە یاخود بینە سەر گۆرانیەکی دیکە نازانم ئامادە کردووە لە بۆمە لەبەرەوەی دەزانم گۆرانی حازرە هەر وەخت گۆرانی یەکێک لە شتە هەرە خۆشەکانی بۆ موزیسیەن بەڕای من ژەنینە ینی کو دەبیەوەنە بڵێن وەڵامە لێ نادەین و بێزارن شتیوانیە نانا بێزار بوون نە قەزدم لە ئەوە نییە قەزدم ئەوەیە لەوانەیە حەزیان لێبی حەزیان لێ بجێمان لێ بگرن قسەی گەورە بکەینە ئێستا نازانم بەرهەمی دیکە حازرە گۆرانێکی دیە هەر گۆرانی خۆمە لە ئەلبومی نوێمە هاوار بە زاراوەی کورمانجیە بادی نییە تێکستەکەی مامۆستا ناڵی خۆشناوە میلۆدیەکەی کاک چارچێلی برام داینە پێشکەشتانی دەکەین ڕێز سلامان لە بۆ هەمویان لێرەوە فەرمون مامۆستایانی عەزیز تمام ناهی هلی نخما تو درمانی برینم لهمی وقت دما شور و شیعتمم ناهی هلی نخما تو درمانی برینم لهمی وقت دما هوار شو بلا اخسروا ملن غازم جيبوري بدردو كلا
تاكنجي شو بلا اكسروا من اندازم جيبوني بدردو كلا نما سبرو هدار دنیا تسبیر کرد خدا ندیل ظالم جوازوش بین کرد Gelektim limin burin Mineditin çavinte Çen şeval ben datebum Nahatın sılavinte Gelektim limin burin Mineditin çavinte Çen şeval ben datebum Nahatın sılavinte تاكنجي شو بلا اكسروا ملن غزل جيبوني بدردو كلا حور الليمن تاكنجي شو بلا اكسروا ملن غزل جيبوني بدردو كلا نما سبرو هدار دنیا تسبیر کرد خدا ندیل ظالم جوازوش بین هوار لتو والله هوار دبي هوار لبرادران ما شاء الله براسي ميلوديشي زور جوان بو قالك سباس ليرو دستخوشي لبو چارتل ميلوديا كيدانا برات بالله براسي جوانا او ستايلانا برق لك نزيكا انا اكيد زوربي ميلوديا كان لك نزيكن لو ستايلي گۆرانی کوردی زۆربەی بە تایبەتی منطقەی کرمانج و ئەولا زیاتر لەسەر مەقامی بەیات زیاتر لەبەرەوە میلۆدیەکان لێش نزیک بیتن یعنی کێشە نییە بەڵام ئەوەی کە من هەستم پێ کردی یاخودجێم لێ بووە تو کوڕی هونەرمەندێکی زۆر بەناوبانگی بەڵێ و گۆرانی بێژێکی زۆر باشیشە بەڵام وابزانام ئێستا وازی لە گۆرانی گوتنێرەوە ئەویشیان هونەرمەندی عزیز هەڤاڵ حاجۆ بەڵێ هەڤاڵ حاجی هەڤاڵ حاجۆ هەڤاڵ حاجی مشکلەمان نییە حاجۆ حاجی وابزانام هەر لە منطقەی گۆ پێدەڵێن بەڵێ ڕاست جا دەوری مامۆستا هەڤاڵ یاکوت هەڤاڵی باوک لە بۆ تو چ بووە بەوەی کە والله گەیشتەوە دەوری زۆرە طبعا ئەوەی کە زیاتر سەرنجی داوە بۆ ئێمە تربیەت بووە ئەو جە دوایێ من لە بواری زیاتر لە بواری هونەریەکە ینی لە بواری هونەری ئەمە حڕ بووینە ئازاد بووینە ینی بە ڕەغبەتی خۆمان گۆرانی دەزانم ینی هەوڵدانی وی لەگەڵەوە هەوڵدان ئەمن دەبی هەوڵدەم ئەو دەبی پاڵ پشت بیت پشتیوانیەک لەوەوە بەڵێ ینی ڕێگات بەڵێ پشتی مەیگرتیە تۆبان ڕێمان کراوە بووە کە باست کرد کەەوە ئاوازەکەی هی براتە و بەڵێ یەکەم کەسیش لە ناو خانەوادەی مە بابم دەستی پێ کردیە هەم لە هونەر و هەم لە پێشمەرگایەتیش بەڵێ دەست پێشخەر بوو ئەو دوای ئەمە بە دووی داهاتینە تەمە درێژ بێنێ و تەمەنی کاگەواڵیش ئینشاءڵڵا بەقەدەر ئارارات بی ئینشاءڵڵا تەمەنی درێژتر دەبێت چیای ئارارات بەڵێ نازانم بەرهەمی تازە
شتێکەیە کە سۆرانی حەزمان لە شتێکی سۆرانیان من هەز دەکەم کە من بادینی و سۆرانیە ئەلبومەکەم پێنجی سۆرانی بوو چاری بادینی بوو لەکنە من فەرقی نییە شتێکی دڵخۆش کراوە لەبەرەوەی ئەوانەی دیکە هاواری تێدا بوو گریانی تێدا بوو حەزمان لێ ئەودارە تۆزەکەدا هەم بینەران و هەم خۆشمان دڵمان خۆش بێ ئەوزاوی داشمان نا هەر سڵۆیە بە زەمە شتێکی دیدەکەین دەیگۆڕین چ مشکل دەیگۆڕین ئەوەی با تۆزە دڵمان خۆش بی دۆنا یاڵە دڵم بە دوای تۆ دەکەوێ لە کوێی دەمهێنێ تاوێ من هەمیشە تۆم خۆش دەوێ لەو دنیاش هەر تۆم دەوێ وەرە لەم نووری شەوانم وەرە لەم ڕوحی ڕەوانم هەر تۆی ئارامی گیانم بێ تۆ نەماوێ دشتا حرانه گرمه دشتا حرانه گرمه آگرده باریل سرمه آگرده باریل سرمه دایکات بمره کچه بابت بمره کچه چید به تو وری بامه چید به تو وری دشتاق حلالێ حەرانێ گەرمە ئاگرد بارین سەرمە ئەگەر ئەو گۆرانیە لە بەرنامەی دیکەمان دیتیە تاکیت برادەری دیکە زۆریش بەناو بانگە خۆشی گوتیە 100%. ئەگەر ئەو بیگوت بە ئێستا لە پرۆگرامی دیکە بە ئەکی دەستی دەدا کلێنکسێک وە هەڵدەستا و لەگەڵی و ئێستا تاکیدم لە مەڵەکانی ژوایە وڵۆ دەبا هەروەم کرد بە بەس وەکوی بۆ ئی بۆ ئیمپەراتۆر بۆ هەنەکەین ئەو با لە گۆرانی شتێ ئەوە جوان پێکەوە دەڵێ دووبارە دەکەین نانە دووبارە دەکەین کۆپلەکی یاڵە بەس کلیکسمان
girdi barin sermen, ha girdi barin sermen var. Taykate bümre, kelçe vafete bümre, kelçe çidbet o eri bamen, çidbet o eri bamen. Vay vay, akam ola sen, Ömer Paşa ola sen, Ömer yetim kala sen, Ömer benim ola sen, Ömer. Vay vay. دواتان کرد کاکانگۆ ئەوە دەشت نەبوو دەزانی هذه طبعا دەشتا حەرانێ حرام گەرمە طبعا اگر دباري السرمه ێ وەڵڵاهی ئەوە ئاگر باران نەبوو هو اگر گوڵ باران بوو ئێ جان نازانم بەڕای تو غروریەت یاخود بڵێن لە خۆبایی بوون لە بەرامبەر گۆرانی بێژەکان یاخود گۆرانی بێژەکان بەرامبەر بە بینەرانیان ئەو ئایا تو پێشتر بە شتێکی باشتر او دەبینی بيشتر نا بە شتێکی باشی دەبینی ینی والله تێکەڵ بوون زاني لەگەڵ كوا جێگرەکانی قراني خۆی. بيش هنر يعني فن براي من كوت وزنزير عصابة سكريتي او شتي ناويت وكوش الرأي شخصي خو هنر من دبي لنا وهمود زنگا كان يجيان بيت جوانە امن او هذا يبينو توای وخو قورة كردن وتكبر يشبز له خداع يعني جوان هنريش بيشه وكر بيشه خۆی هوەر هەر لە بۆ خەڵکەکەیە طبعاً. وەگەرنا گۆرانی بێژەکە لە بۆ خۆی زاران گۆرانی پێشتر کابرا گۆرانی بێژ بوو هونەرمەند کەم بوو کلیپەچی دەکرد دەچوو مانگێک لە تورکیا خۆی کردەکرد لۆوی تەواو بوو هونەرمەند نەبوو بە زێستا من وە بکەم داون دەبم وای. سەد گەنجیت کە دێت هونەر دەبی دایم بەردەوامی هەبیت و نابی تەکەبڕی شەبیت ینی لەبەر چ مەسەلەن ئەم گۆرانی دەڵێم لۆ ینی خۆ گەورەکردنی لە تو نییە بینی خۆمان لە من؟ ئەمن وەک خاکم وەک هەر پیستیشم ڕەنجی خاکم ناوە لە شتی وام نییە ئەوە بەس بڵێن شەڕ پێفرۆشتنە دەتاکەیدم دەزانم کە شەڕ بە من نافرۆش یانیش ناتوانم کڕیار نیم کڕیار نیم کاتە فرۆش دە باشە باش شەڕەکەت پێ بفرۆشم ئەوە ئێستا لەبەر ئینارەك دانیشتینە کە دەسووتین لە گەرمان دەگەم لە تووداکەوە تو چاکەتت لەبەر کرد گوتم تۆزک ئەمە قەویسێکم لەبەر ئەمە هەرچینە دەگەمان پێ ناکە هیچ لە گەڕێنی تو ئەگەر سترێسی گەرماتە شتێکی دێ بەزە من نۆرماڵم بەخۆوەتە نا تەواوە گرتت تەواو وەڵی عافیە عزیزی جوابەکە تەواو بوو ڕێستێ ماڵ بەس نابیەوە بریندارم کرێت بریندارێمدەن تەواوی کە بابە گۆرانی دای خەیاڵێ کاکە گرنگ با بگەڕێنەوە لای گۆرانیەشی دیکە بەرهەمی تازە یاخود بەرهەمەشی کۆن ئاوا هەموو گۆرانیەکانم نوێیە یعنی هەتا ئەو گۆرانی زۆر لە مێژە جێتان لێ بووە بە شێوەیەکی نوێ دەبی بیڵێنەوە یعنی زۆریش حەزم لێ نییە هەر فۆلکلۆر و هەرەوە کەواتە با بچینە گۆرانی ڕێگان نوێ بوو هاوار نوێ بوو شتێکی دیژمان نوێدانایە ئەو جارە دەماژیانی یاخود دڵمان خۆش دەکەین وەڵڵاهی زانی دانیشتنەکە خۆشە بازارێ بڕێک سڵۆ بڕۆین ئەو هاشتی هەر ستایلی بەردامەکەمان وایە نییە شتێکی کەڵاوبی نابێت گۆرانیەکی خۆش هەیە میلۆدیەکەی تورکیە مامۆستا زار عومەر گوتیتی و ئیزنیشم لێ وەرگرتیە ینی کە بیڵێم ئەو گۆتیشی بڵێ ینی گۆرانیەکە خۆشە من حەزم لێ بوو لۆ خۆشەویستی من پڕ لە وەفا بێ سۆز و بەزایی متمانەی تیا بێ من لە دونیا بۆت دەبم وەفادار
تۆج عاشقم ببە و مەبە خیانەتکەن با خۆشەویستی من پڕ لە وەفا بێ سۆز و بەزایی و متمانەی تیا بێ من لە دنیا بۆ دەبم وەفادار تۆج عاشقم ببە و مەبە خیانەتکەن جانو تەنیا و بێکەسم ئالەم دنیایە کەس بە هاواری ئەو دڵم نایە بۆ خۆم دەگرێم ژینم تەنیایە دڵیم نیسووتەن ئەو بێوەفایە تەنیا و بێکەسم ئالەم دنیایە کەس بە هاواری ئەو دڵم نایە بۆ خۆم دەگرێم ژینم تەنیایە دڵیم نیسووتەن ئەو بێوەفایە ساڵمێک هاتوو وا دڵی بردم لە خۆشی ژیە بێدڵی کردم ئێستاش دەناڵم لە نێو ئازارە ئاخر ئەو زاڵمەم هەر لە خەیاڵە با خۆشەویستی من پڕ لە وەفا بێ سۆز و بەزایی و متمانەی تیا بێ من لە دنیا بۆ دەبم وەفادار تۆج عاشقم ببە و مەبە خیانەتکەن با خۆشەویستی من پڕ لە وەفا بێ سۆز و بەزایی و متمانەی تیا بێ من لە دنیا بۆ دەبم وەفادار تۆج عاشقم ببە و مەبە خیانەتکەن حاجی قربانه یاره وێدی گۆدنا حاجی محتاجی یاره وێدی گۆدنا yer vere insaf bike veydugu asaneke bite yarına be haci راس برونه راس خبرده حجي عمرته نكي مش حفتيجي فرعي بشترى اجي وكي شاتمي راس خبرده حجي عمرته نكمل حفتيجي اشتميت دا نما يدلاجي فرعي بشترى اجي وكي شاتمي قربانا چاویتمه ويدي قد محتاجی چاویتمه ويدي قد
ويدقوا مساتمة بيت أشجارنا بحجي راس رولة راس خبرده حجي عمرته نكي مش حفتيجي تبي ترى نما يدي رمجي فرعي بشترى اجي واكي جار تمام بیدە بێت خۆش بێ حەجی ئەرێ وڵاو حەجیە پێدەچی زۆر دلی تەڕوی ددانت لە دەمی نەمایە و عەمرت لە حەفتە بە تەماشە باشە تو لە گۆرانی گۆتن حەز دەکەی کە دەنگت بە یەکێک دەچی یاخود حەزت لێ بە دەنگێک بچی من کە دەستم بە گۆرانی کرد ویستم وچی کەس نەبیت یعنی تەوەقع ناکەم مەسەلەن تەقلیدی کەس بکەم خۆی دەستپێکی گۆرانی لە هەر جێکیش گۆرانیەک ئەگەر بڕێک تامی منیشی پێوە دیار بیت مەسەلەن ڕەنگە بیڵێم ئەگەر بزانم لەم ستایلی منیزیکە بەس قەت تەقلیدی کەسم نەکردی آخر هەر گۆرانی کەسێکیش بڵێمەوە بە نەوعی وی ناڵێم دەستپێکی ینی قەت بەمنیان نەگوتی وڵاو گۆرانیە دووچیوی گۆتەوە نا ئەگەر ڕای من لەوانەیە باشتریش نەڵێم بەس ینی وەک وی ناڵێم ڕای من جیاوازە لە دەستپێکی گۆرانی گۆتن زەرورە کە تو لاسایی خەڵک بکەوە ئەمن لاسایم بەڵام نەکردیتەوە زۆر جێم دوای کردیە ئەوەی کە گەیشتیە بەڵێ. ئەو ئاستەی کەوا زانی دەنجی خۆت و تۆنی خۆت و ئاستی دەنجی تو لە جێگایەکە ئەو کاتە دەتوانی ستایلێکی تای ڕاست بەڵام بەلاساییکردنەوە دەگەی ئەو ئاستەیکەوە بتانی دەنجی خۆت هەڵبژێری ئاستی دەنجی خۆت ئەوەش ڕاست قەزدی من لەوە نەبوو کە تو لاسایی کەس دەکەیەوە یان نا بەس چکەوە خۆی ینی هەموو گۆرانی بێژەکان بەوە دەستیان پێکردێت گۆرانی لە دوو ڕێزکەی خەڵکیتکەوە هاتیە ئەتو حەزت لێ لە دەنجی چێ پرسیارە زۆر زەلم کرا پێی ناکە ئەمە پرسیارەکانی مەدای من تەقلیدینی نایە دووبارە نینە بەس ئەو پرسیارەتە دووبارە وڵی من زۆر حەزم لە دەنجی ئیمپراتۆر ئیبراهیم تاتساسە ینی ئەوە خۆ لەگە هیچدانی خەڵکیش دەزانی و ئیبراهیم تاتل سەزلەکنە من لە قیمەیە و نەک لە لای نەدێتە خوارێ و نەبەسەتر دەکەوی و هەر لە جێ خۆیتی ئەو دەنگە دووبارە نافتەوە تاکیدم دەنجی خۆش هەیە هەموو دەنگێک خۆشە بەخۆی ئەگەر دەنگ خۆشیش نەبیت بڕێک مؤدیبی بزانی بڵێ خۆش دەردەچیت ئەوەش ممارەسەیە ئیبراهیم تاتلس تەنها دەنجی خۆش نەبوو ئیبراهیم تاتلس زانایەکی زۆر باش بوو لە گۆرانی گوت ڕاست زانستێکی باشی پێبوو ئیبراهیم تاتلس مەساحەی سەوتی زۆر چەند دوو ئۆکتاڤ بوو ئەبزان مامۆستاشیە ئەم حەزم لە دەنجیتی ئەوجا قەزدەکە لەوەیە ینی تو ئەو گۆرانی بێژانە طبعاً کەس ناتوانێت کاریان بکایە خۆت لیان لابدا و بڵێ دەنجیان خۆش نییە لە بەرەوەی تورکیا زۆر باشیشە ئەوە نییە بڵێ وڵە ئەو لامووی باشترە باشترین نییە لە مۆسیقا بە هەموو زمانەکانەوە جوانە بە هەموو گۆرانی بە هەموو گۆرانی بە هەموو زمانەکانەوە جوانە ڕاست ئەگەر کەسێک بڵێکەوە ئەو زمانە تێشی نەگەی تاکیدم هەستەکەی تێدەگەی کەوا گۆرانیەکەی گرنگ ئێستا حەزمان لێ بێکەوە گۆرانیەک بڵێن بۆنە نازانمە تو حەزت لێە زۆریش حەزمان لێە ئازیزان دوای ئەو ناوبڕا گۆرانیەک بێکەوە لەگەڵ کاکارەرات دەیڵێن هیواداری مەدڵ
سلطاني عمركم شاوكم تكبيرة وبطوي دكم اگر دایکر رازی به من خلی در مخورک اگر موکد رازی کی جا خمد با قربت کم هری بینا و بایم بینا او گر نظر داد بینا هری بینا و بایم بینا او گر نظر داد بینا کبانی دولمندی مرد بدیلا کم ماشینم کبانی دولمندی مرد بدیلا کم ماشینم بازی کوی کویاتری روز لا روز جوایاتری بازی کوی کویاتری روز لا روز جوایاتری دبال سیر دارم من باب امرم لا خیاتری دبال سیر دارم من باب امرم لا خیاتری ای بینا مومن بینا او گردن سرداد بینا بینا مومن بینا او گردن سرداد بینا کندی چی دموساوی هم دنیا بوم داینا کندی چی او تاوانا هم دنیا بوم داینا وعودكم شوها تبين خوم سازكم شوها تبين من صوتك مو ليلى أبيش بقريا من صوتك مو ليلى أبيش بقريا Yar yar nayedanişi nayedanişi آی 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 دلکم سوته دلکم سوته نازنم اسلام علی کافر یا جون Nazanım İslam Leyla ya Fireyazun تسعد شوحد محاضيمه على مسوته لنا ضايمين Ay Khuda lawagir barana 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 يا رب بيت ظالم وين انا وين انا وين انا Aman 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 وريوني شكرت لا تشيرني جانو اي جانو وريوني شكرت لا تشيرني تروني هرد جابي مني ورياني شكرت لا تشيرني دروني هردو جابي مني آي 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 خم بخم مكير تیر برانم که آموزاجم
آموزجان ای آموزه تو بالا برزی آموزه تو با من فرزی وی خالوزه دود مکم نو نما فتشي دلك اي جان ما مستشياو اي جان كان يكبر مازيق دنا دنا وآموزاجان كان يكبر مازيق دنا دنا يارم دانيش وسلفي بكاشانا وآموزاجان آموزات وما برسي آموزات وما من فرزي آموزات أخاي قلقام نيونا ما فتشي دلكاي وەی ئامۆزاجان ئامۆزایان خاڵۆزا دەبی و هاوی هەردوو چاریەکە هەتی خاڵۆزایان ئامۆزا ئەتو خاڵۆزات خۆشتە یان ئامۆزا بەخوای فەرقی نییە تاکیت ئەرێ بەخوا ئاخر خاڵۆزا دایمەن نازانم وا باوە کە علەساس کوڕ على اساس زۆر حەزی لە خاڵ دایکی کەیفی دایمەن بە خوارزای بالضبط. شتێکیەوە هەیە بەز وڵی ما الحەمدلله مامەکانم زۆر کەیفیان بەمەدێت ماشەڵڵا خاڵەکانیشمان ئیمە فەرقی نییە ئەکید هەمویان خۆشەویستن و خوا تەمەنیان تاکیدیشم درێژ ئەو پرۆگرامەدا بەزیت مامەکانم سەیری دەکەن یعنی مامەکانت زیاتر طبعاً. سیر طبعاً. تەوا لەناو خێزانەکەتەنەوە بزانم زۆر هونەرمەندی هەمویان تێدایە. دەنجیان خۆشە ماشەڵڵا بەڵێ هیچیان هەیەکەوە ناوبانجی ئەوەی- بەدەست نەینابی و دەنگەکی زۆر تایبەتی زانی هەبی و لە شاشە ناوبانگ دەرنەچووبی بەدەست ئینان بەدەست خۆتە نا قەزم لەوە نییە قەزم لەوەیە کەەوە هەیە نهات بێتە سەر شاشە دیار هەمانە نەکەت دەنجی بیکەوە. زۆر باشمان هەیە ئەوە هێشتا لە ناو گریزیە ئەو گریزی. جوانە. ئەوە لۆ ماوەچی تکێ ئەنی نابێت و یان هەڕاست جارێ خەزم کرا بەڵێ بەڵێ دەنجی زۆر کەنجی باشمان بە هەیە. تەمایە بێتە دەرێ لە ناو گریزی بە قورآن زارێ والۆ خۆی لە ناو گریزی وەردەدا هەتا ئەوە دەبیتن دەیشاڵە تاکیدم کەەوە هەمووتان ماشەڵاتان لێبی دەنگتان گەلێک خۆشە سوپاس. ئەکیدیشم کە ئەو یەک دەبی لەو کەسانەی کە لە جیلی داهاتوو یەک لە دەنگ خۆشەکان دەبی ئینشاءڵڵا. ئایلەمان وەڵڵا ئێستا بەرهەمی تازە یان بەرهەمی دی نازانم چیت ئامادە کردووە وەڵڵاهی گۆرانیکی بابمە ئەجلۆ پێشەوەی کە بچێ لای ئەو گۆرانیەی بابەت ئەی حەزمان لێ جێمان لە گۆرانیەکی بەدڵی من دڵی تو زای ڕاد لە سەریتی دەبریت دەرێ حەزت گۆتت حەزم لە دەنجی یەکەکە شتێکی بڵێ بەز تو نه مجنون نه کرم bir çare doydu Ayrılık her aşkın kaderinde kaderinde var Ne Mecnun ne Kerem bir çarem olmuş Ayrılık her aşkın kaderinde var Kendini zorlama tatma sözlerine Teselli etmedim ne faydası var Teselli etmedim ne faydası var Toplu uçarak bev begareytewa Bebitu leşhalede to dezeli Sanki bir gün çıkar gelecek misin Sensiz ne haldeyim bilecek misin Gözünden yaşlarım silecek misin Ağlama demedim ne faydası var vay vay vay
solumuz demek. Buraya kadarmış yolumuz demek. Acıyla bağlanmış sonumuz demek. Tek çare Tanrı'dan sabır dilemek. Kadere sitemin ne faydası var? Kadere sitemin ne faydası var? Sanki bir gün çıkar gelecek misin? Sensiz ne haldeyim bilecek misin? Sanki bir gün çıkar gelecek misin? Sensiz ne halleri bilecek misin? Firmeski çavanet bısırı tava ağlama demedim ne fayda var. الله 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 ما هو اشياء حجازه شبيه من يصير صغر واي 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 آخ aman 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 zalim bir zaman ey tenha gecelerden tenha gecelerden meleyler müteselli baykuş tüsünü bülbül şeyda aman 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 ey. Aman 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 zalim bir zaman berivanem hey berivanem tu kulil ka روشك مدى سلام المن وكي بلبل perişane Öçer sana eser şiar Tururiyane her uçama
بریوانه بریوانه تو کلی کار کردستانه بریوانه بریوانه تو کلی کار کردستانه کاگەڕە ڕاجان ئەگەر گۆرانی بێژ نەبای بەڵێ. حەزت دەکرد چ بای ینی ئاوە تەچی دیکە لە ژیانی خۆت یان وڵە پیشەی زۆرم کردیە پێشەوەی بمە گۆرانی حەزت لە چ بوو ئەگەر ئەوە بە هەوڵتدایە کە بەبی بە گۆرانی بێژ بەڵام ئەگەر هەوڵی دیکەت دابای حەزت دەکرد بەبچی وڵی حەزم لە زۆر پیشە وەرزش حەزم لە زۆر پیشە هەر زۆر پیشە ئێستاش هەردەیکەم ینی حەلاقیم کردیە لە فڕنی ئیشم کردیە لە قوتابخانەکان پێشتر ڕسمم حەزت لەسەر لەوانە دیوار بووە؟ دروست کردیە حەزت لەوە کردیتم هەموم کردیە لاعیبی نادی دەنگارەی شەقلاوە بوومە لە باسکتبۆڵ و فوتبۆڵ و یەد زۆر ئیشم کردیە گۆرانیشم گوتیە باز لە حەز دەکەم و لە پێشیشم ما کە ببمە مامۆسای کۆلێژ ئەمە زۆر زار هەیە ئێستا من وەکو خۆم بەڵێ حەزی من ئیدارە و قانونیشم خلاص کردیە و بە تەمامە ببمە مامۆسای کۆلێژ ئەمن وەکو حەزی خۆم ئەمن حەز نییە، نازانم. زانە قەزەکەی من چێ من حەزم لێ نییە مۆسیقا ببتە مهنەی من ببتە پیشەم حەزم لێ بووە بە حەزم لە مۆسیقاری ئێستا ئەوجا من حەزم لێ بتە پیشە من پیشەم مۆسیقایە وای هەر بژیت ئەوە حەزەکەیە یعنی ئەوەی وای. لە لای من ئێستا من حەزم لەوەیە ڕاست. بەڵام ئەتوو حەزی دیکەت هەبوو غەیری گۆرانی گۆتن ببی بەچی یان شتێک ئاوا ئەگەر بمە هەر شتێک ینی هەوڵی لۆ بدەم دەمێ 100%. ئێستا ئەو گۆرانیەی کە گۆرانێکی بابە بابت لە نەوەتەکان تۆماری کردیە هەر بێ و بێەوە ئەوتان پێشکەش دەکەم خۆشحاڵ Evçinde zemanem mamir nune Boçinde ve boçina heyve Her beyu beyvel Her beyu beyvel Ta epik ve pişin Kenin o girnişin Tamaş yani pişin Boçina heyve Her beyu beyvel Her beyu beyvel تا خازی و آرمانجی میدیا و گرمانجی سرسر من تاجی بوچی ناهیه به هر بیو بیه به هر بیو بیه به تا ابیک و بشین کنین و گرنشین تا ماشیانی بشین بوچی ناهیه به هر بیو بیه به هر بیو بیه به تو ورسیکا چلو برگم بیکا ماتمالا نیکا بوچی ناهیه به هر بیو بیه به هر بیو بیه به تا ابیک و بشین کنین و
خۆشەویستان ئازیزان لێرەوە دێنە کۆتایی بەرنامەکەمان و ئەو ئەڵلقەیە هیوادارین کەواتوانی بێتمان لەگەڵ کاکە ئاراراتی ئازیز دەنگێکی جوان لێرەوە سوپاست دەکەین بەڕاستی کەشەکەت خۆش کرد و بەدەست و پەنجە ناسکەکانی ئەو برادرانێکەوە لە پشتمانن هیوادارین بەدڵتان بێ زۆر سپاس بکەین.